بۆ بەڕێزانەی کە کەم خوێنن لە مناڵان و گەورە ساڵانە خواردنی سەوزە و میوە یاخود جگەری برژاو. جگەری برژاو لەگەڵ سەوزە میوەکان. ئەی کامانن ئەو نەخۆشیانەی کە دەکرێت لە ڕێگەی خۆنەوە بگوازرێنەوە و وەکێن ئەو کەسانی کە دەیگوازن. هەوکردنی جگەری جۆری ڤایرۆسی B و C و نەخۆشی ئایدز. کەسێک کە 70 کیلۆگرام کێشی لەشی بێ چەندێک خوێن لە لەشی هەیە؟ 5 لە نزیکەی دەبڵی لەم جۆرە. وەڵامی ئەم پرسیارانە و زیاتر لە ئەڵلقەی داهاتووی چارە کاتژمێر 7 ئێوارەی یەکشەمە دەبینن.